سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی دیدار. زۆر خۆشحاڵم بە بەرنامەیەکی تری دیدار و ڕابەوە ئەبمەوە میوانی ماڵەکانتان. لە ئەڵقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەری کورتکراوەی بابەتێک دەبن بە ناو نیشانی ستەمگەری نێوخێزان و پەروەردە کە باز لە کێشە جۆرا و جۆرە کۆمەڵایەتی و پەروەردەیەکان دەکات لە نووسینی بەڕێز شێرزاد حەسەن. هیواداری ناوڕۆکی بابەتەکە جێگای سەرنجی ئێوەی خۆشەویست بێت ناوبڕێک وەربگرین ڕۆینە سەر بەرنامەکەمان. ستەمگەری نێو خێزان و پەروەردە لە نووسینی بەڕێز شێرزاد حەسەن. یەکێک لەو دەستگایانەی پەروەردە و فێرکردن کە جێگەی گومان و پرسیارە ماڵ یان خێزانە کە بە گشتی وەک پێکاتێکی پیرۆز چاوی لێکراوە. بە تایبەتی لای خۆمان دیارە هەیکەلی خانەوادە لە جوگرافیای دیکە بە تایبەتی لە ڕۆژاوادا گۆڕانکاری بەسەدا هاتووە و پیرۆزی لێ داماڵراوە. دەستگاکانی چاودێری دیکەی دەوڵەتداری لەباری کۆمەڵایەتی و ئابووری و سایکۆلۆژیەوە لە پشکنین و سۆراغدان سەبارەت بە چەشنی پەیوەندی نێوان باوان دایباب لەگەڵ کشان و کوڕەکانی خۆیاندا. چونکە دەوڵەتداری مۆدرن وایان دەخواست فەرزەندەکان وەک نەوەی نوێ بە بناغەیەک دەبینێت بۆ خۆڵقاندنی ژیانێکی بەهادارتر و شارستانی کە تیادا ستەم و سزا و نایەکسانی قەدەغەن. چونکە کچان و کوڕان کاراکتەر و بکەر و داهێنەری نەتەوە و دەوڵەتی خۆشگوزرانی و سەرفرازین. کچان و کوڕانی ئێمە بەتەنیا سەر بە بنەماڵە و هۆز و تیرە و خێڵێک و مەسەبێک نین کە دیارە تاکو و ئێستاکە ئەم دۆخە ناشارستانیە ماوە و گۆڕانکاری ڕادیکاڵانێ بەسەردا نەهاتووە. مەرجە کۆی پسپۆڕانی سیستم و پرۆگرامی پەروەردە و فێرکردن بەم ئاراستەیە کار بکەن کە نیشتمان بە خەڵک و خاکەوە دەکەوێتە دەستی نەوەیکی نوێ کە مەرجە گومان لە میراتی سەنگین و پیرۆزکراوی باوک و باپیرانی خۆیان بکەن. بە ئاوەز و ئەقلێکی تازەبا و ڕەخنەگرانە هەر هەمووی گەنجینەی کۆلتوری و ڕۆژگاری دێرین شەن و کۆ بکەن و تەتەلەی بکەن بەو نیازێکە پاکی لە پیس جیا بکەنەوە زیوان و داڕوو لە گەنم و جووەکەی بژار بکەن. ماڵ و مەکتەب بە درێژایی ژیانی پیشەی خۆم وەک کارمەندێک لە بوار و کای پەروەردەدام ماڵ و مەکتەب جێگای گومانی من بوون لەوەدا کە کانگای هەر هەموو نەخۆشیە دەرونی و دەماریەکان بوو بن. ئەوەیان بوو بە پرۆژێکی شەرمنی من کە لەناو ئەدەبیات و وتارەکان و لێدوانەکانمدا ڕەنگی داوەتەوە. دیارە گومانکردن لە هەیکەلی حەزب و هەر هەموو خانەکانی مەزهەبگرایی بە هەمان ئەندازە جێگەی تێفکرین و تێڕامانم بوون کە ئەوانیش وەک ماڵ و مەکتەب بە دیوەستەمگەری و تونجڕەوەکەی لە ڕێگەی سەرخستن و پیرۆزکردنی ئایدۆلۆژیای سەر بۆ دام و دەستگایانە کۆتایی دێت. بەو مانایەی دوگماتیزم دەبێت بە ڕێبازی ئەندامەکان و کارمەندەکانی کە دەمانگەێنێت بە بنبەست لەم یانەی خەونی ڕەفەرم و شاکسازی و خۆنبینین بە دنیایکی جوانتر و پاکتر کە خەڵک شکۆمەندانە تیادا بژین. لاکەمدا نەوەی نوێ ناچار دەکرێت کە کاوێش بەو میراتە فکری و ڕۆحی و کەلتوریەوە بکەن و بەرهەمی بێننەوە کە لە باوک و باپیرانەوە بۆمان بەجێماون کە پێشگە لە زاوزێکردنی ستەمگەری هیچێکی دیکە نییە. هیچ بوارێکی نەهێشتوەتەوە. هەنگاوی یەکەمین بۆ دەرچوون لەم تەڵزگە و بۆحرانە لەسەر ئاستی پەروەردەئی بە ڕخنەگرتن لەو جۆرە خانەوادەیە دەست پێ دەکات کە یەکانە و ناوەکی و داخراوە بە ئەندازەیە کە هیچ بوارێکی نەهێشتوێتەوە بۆ دەرگاکردنەوە لەسەر کارەساتی چۆنیەتی پەروەردەکردنی منداڵەکانمان کە بە حەق پاتریارەکی و نێرسالاری و ستەمکارانەیە. هەڵبەتە مێژووی مرۆڤایەتی لەسەر ئاستی هەموو دنیادا بە هەمان تۆنێل و سیستمدا تێپەڕیوە. بێپەروا جەخ لەسەر ئەوەش دەکەمەوە کە ئەو کەلتورەی بووەتە مایەی شانازی لەسەر ئاستی ملیگەرایی و بگرە خانە ئاکادمیەکانیش هەر لە نێو هەر سێکایە مەزهەبگەرایی ئاین و سەرمایەگوزاری و سیاسیدا نوقمن لە ستەمکاری و نایەکسانی و بێدادی. بەواتە ئەوەی کە ناومان ناوە میرات و گەنجینەی باوک و باپیران هەر لە خۆیەوە نەهاتووە.
بەڵکو ستەمگەریەکە لەوێوە دەست پێ دەکات کە دایک و داپیرانیش لەژێر بارسایی و قورسایی هەمان ڕۆحی پیاو سالاریدا دەناڵێنن. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ دەرکردنی دایکان و داپیران لە مێژوودا. دیارە خودی مرۆڤناس و کۆمەڵناس، دەروونناس، مێژووناس، فەمەنیستە ڕادیکاڵ و لیبراڵەکان و یەکسانی خواز و مرۆڤ پەروەرەکان بڕوایان وایە کە کۆی میراتی فکری و کەلتوری ئێمەی جەماوەر بەرهەمی ئەندێشە و ئاوەزی باوک سالاریە نەک دای سالاری. خودی ماڵ خێزان لەسەر زار و ناو ئەدەبیاتی خەڵکانێکی هۆشیاریان بێسەوات بە شێوەیەکی گشتی وەک قەڵای مێردان چاوی لێکراوە نەک قەڵای ژنان کە خودی ئەو قەڵایە سەختگیر و داخراوە کە چوونە ژوورەوە و هاتنە دەرەوەی لێ ئاسانیە. دیسانەوە پیاوەکان و مێرەکان بڕیار دەدەن سەبارەت بە چۆنیەتی ژیان لەناو ئەو قەڵایە کە زۆر جاران بۆتە قەڵای ستەم نەک دادپەروەری. تۆلستۆی ڕۆماننووسی ڕووسیایی سەرەتای ڕۆمانەکەی ئانا کارنینا بە ڕستەیەک دەکاتەوە کە تیادا دەژنەوێت هەر هەموو خانەوادە خۆشبەختەکان لە یەکتری دەچن، بەڵام خێزانە بەدبەختەکان بۆ هەمیشە لە خودی چەشنی بەدبەختی خۆیاندا جیاوازن. ماڵ و مەکتەب پێکەوە بە ناوی دیسیپلین و پەروەردە و فێرکردنەوە لە قاڵب و مەنگەنەمان دەدەن. ئەوەی لە یادی من ماوە نەوەی ئێمە بێ ئەوەی هیچ گوناهێکمان کردبێت سزا دەدرین. سزا سووک بووایە یان زێدە کوشندە لەباری ڕۆحی و سایکۆلۆژی و هەم فیزیکیەوە ئازاری دەداین و برینداری دەکردن. من بیرمە باوکم وەک پۆلیسێک بڕوای وا بۆ کە شتێک هەیە ناوی زەبت و ڕەبت چبگ و ڕەب کە مەرجە لە هەموو شوێنێک بەسەر هەموو کەسێکدا بسەپێنرێت بێ جیاوازی، کە ڕێک و ڕەوان زەنجیر و کتوبەند و خۆبەستنەوەی دەگەیاند. لە ڕاستیدا بێشمار بوون ئەو شتانەی وای دەکرد کە باوکان و مامۆستایان و مەلاکان و ئەفسەرەکان و سەرداری حەزبێک بە خراپ و بەدکاری بزانن کە شایستەی سزا و لێدان و فەلاقە و سەرشکێن و چاوشکێن و دڵشکێنی ئێمە بن بێ ئەوەی بوێرن هەڵبگەڕێنەوە دژی ئەو سزایە. بگرە گەر بژگاتایە سەقەتکردن و کوشتنیشمان گرفتێکی گەورە نەبوو. دەوترا دەر لە بەهەشتەوە هاتووە، گەرچی دایکان دڵنەرم و مهرەبان بوون، بەڵام ئەوانیش بۆ پاراستنی ئێمە و دوورخستنەوەمان لە زەبروزەنگی باوکان دەبوو خۆیان بە شوێنەی دارکاریمان بکەن و تەمبێمان بکەن. سەبارەت بە کچەکان و خوشکەکانمان دەبوو دایکانی ئێمە تۆندڕۆ و دەستوەشێن بن و هەڕەشەیان لێ بکەن، چونکە هەڵە و گوناهی کچەکان کەم و چکۆلە بوو بێت یان زۆر و گەورە تاوان و کەچنەکانی دەکەوتە سەر ئەسۆی دایکانەوە. لە ڕاستیدا هەڵە و بەدکاری کچان و کوڕان پتر لەسەر دایکەکان حیساب دەکران، چونکە دەوترا مێرد و باوکەکان بای دەرەوەن و بێ ئاگان لە کەچن و خراپکاری فەرزەندەکانیان. دایکان بەدەر لەو هەموو ئەرک و کارەی خۆیان لە ناو ماڵ کە پشت و کەمەرشکێنە ناچار ببن بە پاسەوان و چاودێری کچەکان و کوڕەکانیان. لە ڕاستیدا دایکان و باوکانی ئێمە بەمانە هەرە شارستانیەکەی خۆیان لە دەرەوەی دیسیپلین و بێسەروبەرن. بۆ نمونە ئەوان داوای نەرمونیانی و خۆشەویستی و لێبۆرزایی و ڕاستگۆی دەکەن لە منداڵەکانیان، بەڵام خۆیان پەیڕەوی لێ ناکەن. داوای ڕۆحی ئاشتەوایی و هێمنی دەکەن لە فەرزەندەکانیان کەچی خۆیان وەک ژنومێت بێپەروا لە شەڕدان و دەمارگیرن. بۆ ئەوەی خۆیان بپەڕنەوە و بیان و بدۆزنەوە بۆ ڕۆحی شەڕەنگیزانەی خۆیان بە منداڵەکانیان دەڵێن ئەوەی ئێمە پێتان دەڵێن بیکەن، نەک ئەو شتانەی کە ئێمە دەیکەین. ئاخر ناکرێت خۆمان جگەرە بکێشین و بەوان بڵین لە تووتن دوور بکەونەوە. دەخۆینەوە و کەچی لەوانی قەدەغە دەکەین، گەرچی لاون و پێگەیشتون کە ئیدی ناچار دەبن بە دزی ئێمەوە خۆیان تەقیب بکەنەوە. کەواتە مەرجە گەورەکان خۆیان نمونەی باڵا بن و گفتار و ڕەفتاریان هاوشان و تەبای یەکتری بن. کەواتە مەرجە دایکان و باوکان و پەروەردەکاران خۆیان ببن بە مۆدێلی خەسڵەتە جوان و پەسەندەکان. ئەوەیان پەیوەندی نییە بە هەژاری و زەنگینی خێزانەکەوە. هەن بێسەواد و کەلاوە نشینن کەچی دەوڵەمەندترن بە خۆشەویستی، بەڵام هەن کۆشکنشینن وەک پێگەی کۆمەڵایەتی و ئاکادمیست و سیاسەتباز و نووسرانی ناسراون کەچی لە بەخشینی هەست و سۆز و خۆشەویستی زێدە قرچۆک و بێبەهرەن. لە ئاکامدا بێبەشی لە سۆز
وا دەکات کشان و کوڕەکانیان بۆ سۆزێکی ساختە دەستخەڕوو ببن. ماڵێکی بەدەر لە هاوخەمی و هاوسۆزی وا لە کشان و کوڕەکان بکات خۆ فڕێ بدەنە ناو دنیاکی دەڵڕەختر لەوەی مەزەندەی بکەین. بێگومان خۆشەویستی وزە و هێزێکی ئەرێنی بە هەردوو لامان دەبەخشێت. منێک کە دەیبەخشم تۆیە کە هێزی ئەوەت هەیە خۆتی پێ هەڵسەنگێنیت و هەم شانازی پێوە بکەیت. ئایا زۆرن ئەوانە کە ناتوانن هیچ سۆز و خۆشەویستیەک بە ئاسانی ببەخشن بە کەسانی نزیک لە خۆیان ببەخشن؟ بێگومان بێشمارن و ناژمێردرێن. زادەیەک دوو ژینگەی جیاوازن. من وێوە زۆرمان بینیوە لە پیاوان و تازەلاوەکان کە چەندە بایەخ بە ئۆتۆمۆبیلەکانیان دەدەن، بەڵام کەمترین بایەخیان بۆ خزمەت و خۆشەویستی ئەندامانی ناو خانەوادەکەی خۆیان نییە. ئایا ئەو کەسانە گوناهبار و ملهۆڕن؟ نەخێر. چونکە کەسانی ژیان دۆست و بەخشەندە و میهرەبان و هەم کەسانی بێسۆز و مەرگدۆست زادەی دوو ژینگەی جیاوازن. خۆشەویستی هونەرێکە مەرجە کە هێشتا واین دەنێ و منداڵانی دایکمان لێ بەهرەمەند بووبین. مەرجە لە باخچەی ساوانەوە فریا بکەوین. وەک هەر باخەوانێکی دڵسۆز کە هەموو تەمەن و بایەخی خۆی بۆ ڕازانەوەی ئەو باخەی خۆی تەرخان دەکات، هەند بە ئەندازەیەک نارسیست و خۆویست و خۆپەرستن کە بێجگە لە خۆیان هیچ کەسێکی دیکە نابینن. بەخشینی خۆشەویستی و خۆتەرخانکردن بۆ ئەو جوانی و بەهایە وزە و هێزێکی لە بن نەهاتووی دەوێت کە هەموو کەس دەرەقەتی نایێت. بە هەمان ئەندازە ژوەرگرتن و ئامێزکردنەوە بۆ ئەو خۆشەویستیە ڕۆحێکی گەرم و سەرکەشی گەرەکە. ئەوان چیان گەرەکە؟ کەسانێکی زۆر هەن لە نێو دایکان و باوکان و مامۆستایان کاتی ئەوەشیان نییە بزانن کشان و کوڕان وەک پێویستیەکانی ژیان و گوزەران چی دەخوازن. لەوانەیە بزانین ئەوان چیان گەرەکە، بەڵام ئێمەی گەورە ساڵ بە بیانووی سەرخاڵیەوە فەرامۆشیان دەکەین. جار هەیە لە تۆڵەی ڕەفتار و گوفتارێکی ئەوانی منداڵ و لاو کە ئێمەی غەمگین و تۆڕە کردووە ڕەنگە لە ڕوانینی خۆمانەوە بە بەدکاریان بزانین. هەر بەدەستیان قەست و نیازێکی خراپەوە خۆمانیان لێ نەبان و گێل دەکەین. هەتا گەر دەست بە دامێنەوە بگرێن بەدەم کینەبازیەوە ئاوەڕیان لێ نادەینەوە. خودی فەرامۆشکردنی بەرامبەر لەو کاتێک کە پێویستیان پێمانە لەباری دەرونیەوە سزایکی کوشندەیە. بێ ئەوەی کە ئێمە دڵڕاق هیچ ڕوونکردنەوە گفتوگویەکی شارستانی و مرۆڤ پەروەرانەیان لە تەکدا بکەین، ئەم جۆرە مامەڵە و بەرخوردکردنە ناپەسەندە و ئازاربەخشە لە نێو دڵدارانیش بەدی دەکرێت. هەتا لە نێوان ئەوانشدا کە خۆیان بە عاشق و ڕاستگۆ دەزانن کەچی واز لەم گەمە چەپەڵە ناهێنن. لە ژیانی کۆمەڵایەتی خۆماندا ئەم کینەبازی و یەکتری فەرامۆشکردنە لە گەمەی ناشرینی سڵاوکردن و سڵاو نەکردن و مۆنبوون و تانە و تەشەر بەخشیەوە و خەشمەریکردن بە یەکتری و ناو ناتۆرە لە یەکترینان دۆخێکە کە ڕۆژانە هەستی پێ دەکەین و بەردەوامیشە.
نەکەم لێکراوە خاپوو لەیلم لەیل منیش هێلانەکەم لێکراوە خاپوو لەیلم لەیل لەیلم لەیل لەیلم لەیل لەیلم لەیل لەیلم لەیل حتى دژمن ناگەوزێنێ دەخوێنێن لەیلم لەیل حتى دژمن ناگەوزێنێ دەخوێنێن لەیلم لەیل دەخوێنم بۆ گەلی خۆمەر دەخوێنێن لەیلم لەیل دەخوێنم بۆ گەلی خۆمەر دەخوێنم لەیلم لەیل لەیلم لەیل لەیلم لەیل لەیلم لەیل لەیلم لەیل بەڵێ عزیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆسایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئەڵلقەیەکی دیکە ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرایەکتان دەسپێرم.